يعني بەردە هەموو شتێک تایبەتمەندی ئەنیمیزم ئەوەیە کە یەکەم هەموو گردون وەکو یەکێتیەکی بوون ئەبینێ، ینی وەکو بە لە زمانی تەسەوف یان لە زمانی فەلسەفیا پێگوترێ یەکێتی بوون یان وەحدەی وجود. دووەم باوەڕی بە زیندووبوونەوەی هەموو ئەو شتانە هەیە کە ئەمرن یان بەمانە کشت و کاڵەکەی ئەنێژرێن یان ئەچێندرێن جارێکتر زیندوو ئەبنەوە. بۆیە ئەمە بە تێڕوانینی ئەنیمیزم مرۆڤ بۆ خۆی ئەندامێکە لە کۆی گردون، یعنی ئەنیمیزم وا لە مرۆڤ ناکات کە بەسەر گردوندا زاڵ بێ یان هێزی گردون بە تەواتی بەدەست بێنێ و بەسەر خۆی باڵەدەستکە. ئەمە لە ئەنیمیزمان نییە. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە مرۆڤ تێڕوانینێکی ژینگەیانەیە، یعنی ئەنیمیزم تێڕوانینێکی ژینگەیانەیە و مرۆڤ لە سەرەتاوە دەرکی بەو ئیکۆسیستەمە کردووە کە لە گردوونە لە گۆی زەویە هەیە.